سڵاو هاوڕێیان ئەم کاتتان باش مانگی ڕەمەزانتان پیرۆز بێت. ئەمڕۆ گەڕامەوە لاتان بە ڤیدیۆیەکی نوێ. پرۆگرامی سەلف-ئیمپلۆید یاخود سەلف-ئیمپلۆید پرۆگرامێکی زۆر تایبەتە بۆ تەقدیمکردنی ئیقامەی هەمیشەیی کەنەدا هەر لە کوردستانەوە. ئەو کەسانەی کە سوودمەندن لەم پرۆگرامە ئەتوانن تەقدیمی ئیقامەی هەمیشەیی کەنەدا بکەن و لە کوردستان چاوەڕێی وەڵام بدەن. کاتەکی ساڵێک بۆ ساڵێک و نیو ئەخانێ هەتا وەڵام وەرەگری، بەڵام ئەگەر تۆ ناوت لەم لیستە هەیە، پیشەکەت لە کوردستان لەم لیستە هەیە کە ئێستا پیشانتان ئەمە چانسێکی زۆر باشە کە بتوانیت تەقدیمی ئەم پرۆگرامە بکەیت. لەبەر ئەوەی ئەگەر سینگڵی تەنها خۆت ئیقامە وەرەگری، بەڵام ئەگەر خێزانداری خێزانەکەت و مناڵەکانیشت ئیقامەی هەمیشەیی کەنەدا وەرەگرن و دوای 2 ساڵ لە کەنەدامانەوە و کارکردن ئەتوانی ببیتە خاوەن جنسی کەنەدی. بۆیە بابزانین کێ ئەتوانێت سوودمەند بێت. سەرەتا کێ ئەتوانێت سوودمەند بێت لەم پرۆگرامە؟ تەنها ئەم لیستەی کە ئێستا ناوەکانیان لەم لیستە هاتووە، ئەو کەسانی کە پیشەکانیان لەم لیستە ئاماژەی پێکراوە ئەتوانن تەقدیمی ئەم پرۆگرامە بکەن. ئەمە بەشێکی ئەو ئیشانەیە، بۆیە بە جوانی سەیری کۆدەکەم کە سەیری ناوەکەم کە بزانێتەوە ئیشەکەت لەم لیستە هەیە، ئەوە ئەو کات ئەتوانی تەقدیم بکەیت. لیستەکە دوور و درێژە، بەڵام دڵنیام کەسانێکی زۆر ئەتوانن سوودمەند بن لەم پرۆگرامە. ئەزموونی کار، بابزانین ئەزموونی کار چەندێک گرنگە. لە 5 ساڵی ڕابردووت لە کوردستان دەبێت بەلایەنی کەم ئەزموونی کاری 2 ساڵت هەبێت کە دەکاتە نزیکەی 1560 کاتژمێر ئەزموونی کار بۆ هەر ساڵێک. مەرجی سەرەکیە کە دەبێت خۆت سەربەخۆکارت کرد بێت و لە هیچ کۆمپانیایان ڕێکخراوێک دانەمەزراویت، بەڵکو لە ڕێگەی پیشەکەی خۆتۆ کارت بە خۆت کردبێت. تاقیکردنەوەی ئایلس و ئاستی زمانی ئینگلیزی دەبێت بیسەلمێنی کە ئاستێکی مامناوەند یان بەرزترت هەیە لە زمانی ئینگلیزی، ئەویش بە هەبوونی شەهادەی ئایلس جۆری جەنەرەڵ ترینینگ. نمرەکەی دیاری نەکراوە، بەڵام باشترە لە 4 کەمترت نەبێت. کاتاگەر تۆ 5.5 هەیە، 5 هەیە، 4.5 هەیە، تەقدیم بکە لەبەر ئەوەی چەندێک نمرەکەت بەرزتر بێ خاڵی زیاتر کۆکەیتەوە. ئەم پرۆگرامە بە سیستەمی خاڵ کۆکردنەوە بەڕێوە ئەچێت. ئێستا لەم ڤیدیۆ بۆتان باس دەکەم کە چۆن. کاتاگەر ئاستی زمانەکەت زۆر بەرزیش نییە، بەڵام تەنها تاقیکردنەوەی ئایلس بکە جۆری جەنەرەڵ ترینینگ، چونکە پێویستیت بە شەهادەکەیە. ئەگەر نمرەکەش کەم بێت هەر ئەتوانی بەشدار بیت. چەند پارە دەبێت لە حساب بانقیەکەم هەبێت؟ ئەگەر تۆ ئێستا ئەم ڤیدیۆیە ئەبینی، بڕۆ حساب بانقیەک بکەرەوە هەر ئێستا، یان بەیانی یان دوو بەیانی. بە زووترین کات حساب بانقیەک بکەرەوە، چکە بەبێ حساب بانقی نابێت. نووسراوە ئەگەر یەک کەسی ئەبێ بەلایەنی کەم $130,000 لە حساب بانقیەکەت هەبێت، ئەویش بە پارەی کەنەدی یانی دۆلاری کەنەدی، کە بە پارەی ئەمریکی یان دۆلاری ئەمریکی کەمترەکە. ئەگەر 2 کەسن خۆت و خێزانەکەت، ئەوە بێ هەردووکتان بەلایەنی کەم $16,000 لە حساب بانقیەکەت هەبێ. ئەگەر مناڵێکتان هەیە $20,000 لە حساب بانقیەکەت هەبێت. ئەم پارەیە بۆ خۆتە، حکوومەت لێت وەرناگرێت، بەڵام ئیشت پێ بچکە کەیتە کەنەدا هیچ کەسێک یارمەتیت پارەی سۆشیال وەرناگری، ناتوانانی خۆت تەسلیم بکەیت. بۆیە ئەبێت ئەم پارەیەت هەبێت بەلایەنی کەم بۆی بتوانی مەسروفاتی ژیانی خۆت بکەیت ئەو کاتێکی بۆ کەنەدا. نرخی ئەم پرۆگرامە چەندە بۆ هەر کەسێک؟ بەدڵنیاییەوە ئەم پرۆگرامە بە خۆڕایی نییە. نرخی هەر ئەپلیکیشنێک کە خۆت بە ئۆنلاین تەقدیمەکەیت، نرخی ئەم پرۆگرامە بۆ یەک کەس $2,140 کەنەدی، ینی 20 گەڵاو $140 ئەکات، کە میش کەمترەکە بە دۆلاری ئەمریکی. ئەم پارەیە لە حاڵەتی ڕەفز و قبول بۆت ناگەڕێتەوە، پارەیەت ئەڕوە لەبەرەوەی پارەی ئەپلیکیشنەکەیە، پارەی پاکێجەکەیە. کەسێکی سینگڵی ناتوانێت دایک و باوک و خوشک و براکانی خۆی ببات ئەگەر سینگڵی تەنها بۆ خۆت تەقدیمەکەیت، بەڵام خێزاندار ئەتوانێت خێزانەکەی و منداڵەکانی ببات بە یەک تەقدیمکردن، ئەوانیش هەمویان تەقدیم بکەن، یعنی یەک کەس تەقدیمەکە هەمویان ئیقامەی کەنەدا وەرەگرن. چه ئاستێکی بڕوانامە داوا کراوە؟ ئەم پرسیارش زۆر گرنگە. بە هەر ئاستێکی خوێندن ئەتوانیت تەقدیم بکەیت، بەڵام هەر بڕوانامەیەکت هەبێت دەبێت پشتڕاستکردنەوەی بۆ کرابێت. ئەینێری بۆ وەبسایتی وەست، ڤیدیۆم داناوە، لینکی ڤیدیۆکەش لەژێر ئەم ڤیدیۆ دائنێم. لە وەبسایتی وەست شەهادەکەت ئەنێری، بەڵام کە لێت ئەپرسێ بۆچی ئەم شەهادەیەت ئەتەوێت تەقدیم بکەیت، بۆچی ئەتەوێت
پشتڕاستکردنەوەی بۆ بکەی لە کەنەدا تۆ بۆ ئیمیگریشن هەڵەبژێری و ناڵی بۆ خوێندن چەند خاڵ دەبێت کۆ بکەمەوە بۆ ئەوەی بتوانم بەشدار بم بە دڵنیاییەوە تۆ لەم پرۆگرامە ڕێک ناچی بە هەڕەمکی و لە خۆتۆ یەکسەر تەقدیم بکەی ئەبێ بزانی لە کۆی 100 خاڵ چەند خاڵت هەیە ئایا ئەتوانیت ئەو چەند خاڵی کە داوا کراوەکۆی بکەیت و ئەنجا ئەتوانیت تەقدیم بکەیت لە کۆی 100 خاڵ تەنها 35 خاڵت پێویستە بۆ ئەوەی ئەم پرۆگرامە شمولی تۆ بکات یعنی تەنها 35 خاڵ کۆ ئەەکەیتەوە سەیری خاڵبەندیەکانەکەی خاڵەکانت کۆ ئەەکەیتەوە بەپێی ئەو شتانەی کە خۆت هەتە ئەگەر زانیت 35 گەشتیتە 35 تەقدیمەکەیت ئەنجا دەستەکەی بە کۆکردنەوەی بەڵگەنامەکان و دۆکیومنتەکانت ئەم خاڵانە چۆن کۆ ئەکرێتەوە بەپێی داواکاریەکانی وەک ئاستی خوێندن تەمەن ئاستی زمانی ئینگلیزیان فەڕەنسی ئەزمموی کار و هەندێک هۆکاری تر تۆ 35 خاڵ بە خۆت کۆ بکەیتەوە ئەنجا با بزانین خاڵەکان چۆن دابەشکراون بۆ بەشی خوێندن ئەڵێ ئەگەر ماستەر یان دکتۆرات هەبێ 25 خاڵت کۆ کردوتەوە یەکسەر کاتە تۆ ئەگەر دکتۆرات هەبێت و تەقدیمی ئەم پرۆگرامە بکەیت ئەو 25 خاڵ لە کۆی 35 خاڵت کۆ کردەوە کاتە 10 خاڵی ترت ماوە کۆی کەیتەوە بۆ ئەوی بتوانیت تەقدیم بکەیت ئەزمموی کار ئەگەر 2 ساڵ ئەزمموی کارت هەبێ لە کوردستان 20 خاڵ کۆ بکەیتەوە 3 ساڵ ئەزمموی کارت هەبێ 25 خاڵە ئەگەر 5 ساڵ یعنی تۆ ئەگەر تۆ فۆتۆگرافەری 5 ساڵ ئیشی فۆتۆگرافەرت کردبێت فۆتۆگرافیت کردبێت لە کوردستانیا 5 ساڵ یەکێک لەو ئیشانت کردبێت لە لیستەکە هەیە پێویستیت بە هیچ نیە هەر ئەو 5 ساڵە تەنها 20 سەلمێنی کە تۆ 5 ساڵ ئەزمموی کارت هەیە 35 خاڵەکە کۆکەیتەوە یعنی پێویستیت بە هیچ شتێکی تر نییە خاڵک لەوانەی تر لە هۆکارەکانی تریش دڵنیام 1 خاڵ 2 خاڵ لەولا و لەملا کۆکەیتەوە یعنی سەروی 35 خاڵ کۆکەیتەوە زۆر بە ئاسانی بۆیە ئەم پرۆگرامە چانسێکی زۆر باشە بۆ ئەو کەسانە یانوێت تەقدیم بکەن یانوێت بێن بۆ کەنەدا بۆ تەمەن 10 خاڵت هەیە ئەگەر تەمەنت لە نێوان 21 تا 49 ساڵە ئەوە 10 خاڵ کۆکەیتەوە بۆ زۆر ئاسانە هەر تەمەنەکە 10 خاڵت هەیە ئاستی زمانی ئینگلیزی وەکو پێشتر وتم ئاماژەی نەکردو بێ چەند بێنی بەڵام ئەگەر هەشتت هەبێ حەوت بەرەو سەرۆت هەبێ ئەوە خۆی زۆرترین خاڵ بۆ ئاستی زمانی ئینگلیزیان فەڕەنسی 24 خاڵە بەڵام ئەگەر IELTS General Training حەوتت هەبێ هەشتت هەبێ ئەوە بە دڵنیایی و بەلایانی کەم 20 خاڵێک کۆکەیتەوە چەند خاڵێکی تر هەیە بۆ نمونەگەر لە کەنەدا خوێندت بێت یاخود لە کەنەدا کارت کرد بێت لە کەنەدا شەهادەت هەبێت ئەوە چەند خاڵێک کۆکەیتەوە یاخود ئەگەر کەسێک نووسراوە relatives in Canada ئەگەر کەسێکت لە کەنەدا بۆ نمونە تۆ 30 خاڵت کۆ کردەوە پێویستیت بە 5 خاڵە و 5 خاڵت بۆ کۆ نابێتەوە لە بەرەوەی هۆکارەکانی تر شمولی تۆ ناکات بەڵام کەسێک خزمێکت لە کەنەدایە ئەوە ئەتوانی ئەو 5 خاڵە کۆکەیتەوە وەکو لە خوارەوە نووسراوە relatives in Canada یعنی ناسینی کەسێک لە کەنەدا چۆن بیسەلمێنم کە ئەزمموی کارم لەو پیشانە هەیە کە لە لیستەکە ئاماژەی پێکراوە هەر پرۆژەیە کارت تێدا کردبێت دەبێت وێنەکان لە فایلێک کۆکەیتەوە یعنی پۆرتفۆلیۆیەک بۆ خۆت دروستەکەی پۆرتفۆلیۆ یعنی چیانی ئەو کۆکراوی ئەو ئیشانەی هەتە هەمووی لە PDF-ێکا کۆکەیتەوە دڵنیام وێنەت گرتوانێت خۆت فۆتۆگرافەری دڵنیامێک کۆمە وێنەت هەیە کە ئیشی خۆتە ئیشەکانی خۆت هەمووی ئاماژە پێکەی ئامادەکردنی لینکی وەبسایتی فەرمی خۆت پیجی فەیسبووکە ئینستاگرام هەر ئەکاونتێکی تر کە لە یوتیوب تیکتۆک یان هەر پلاتفۆرمێکی تر ئەکاونتت هەیە ئەبێت لینکەکەی بنووسی یاخود ئاماژەی پێ بکەی یان سکرینشوتی بکەی یعنی وێنەی بگریت و دانی کە ئەوە وەبسایتی فەرمی خۆتە یاخود ئەکاونتی تۆیە کۆکردنەوەی هەموو ئەو بڕوانامە و شەهادانەی کە بەدەستت هێناون لە ئیڤنت و کۆنفرانس و پاڵەوانەتیە جیهانیەکان بۆ پاڵەوانەتیە جیهانەکە مەبەستمە کەسانەی کە وەرزشوانن یعنی ئەگەر تۆ کارتی سندیکات هەیە وەرزشوانی لە کوردستان بەشداری پاڵەوانەتی جیهانیت کردووە چتەتە دەرەوەی کوردستان دەرەوەی عێراق شەهادەت بەدەستێنە ئەوانە هەمووی سکانەکەی هەر بەڵگەنامەیەکی تر کە ئاماژە بە کار و چالاکیەکانی تۆ بیا پشتگیری سندیکای بەشەکەی خۆت پشتگیریەک لەلایەن بێن یاخود کارتی سندیکاکەت ئەگەر بە کوردیشە وەریگەڕیتە سەر زمانی ئینگلیزی و سکانی بکەیت بۆچی باشە سندیکا یعنی پشتگیری سندیکات هەبێ بۆ نمونە تۆ وەرزشوانی چۆن بیسەلمێنی تۆ وەرزشوانی و کارتی سندیکای وەرزشوانانت هەیە لە کوردستان یاخود لە
عراقیان لە هەر شوێنێکی تر کارتی سندیکات هەیە. ئەوە بەڵگەنامەیەکی زۆر باشە بۆ تۆ کە بتانی ئەوە بێنیت. و هەروەها ئەگەر تۆ لە بۆ نمونە لە پەیمانگای هونەرە جوانەکان یاخود کۆلێژت تاو کردووە ئەو کارتت هەیە یان بەشێکی لە ڕێکخراوێک یان لە گروپێک کە سەر بە ئیشەکەی خۆتە، ئەوە هەمووی ئەبێ ئەو پشتگیریانە و کارت و هەر شتێک هەیە بیهێنی و سکانێکیت و ئامادەکەی. چۆن دەست پێ بکەم؟ هەنگاوی یەکەم سەرەتا ئەکاونتێک دروست دەکەیت لە پۆرتاڵی تایبەت. لینکی پۆرتال لەژێر ئەم ڤیدیۆ بۆتاندانم. لە وەبسایتی canada.ca پۆرتاڵێک هەیە، لینکەکەی دائەنێم بۆ تەقدیمکردنی ئیقامەی هەمیشەیی، پێڵەن Permanent Residency Portal. لەوێ ئەکاونتێ ئەەکەیتەوە. هەنگاوی دووەم خۆی وتوێتی ئەم فۆرمانە پڕ بکەرەوە. لینکی ئەم پرۆگرامەشتان بۆ داهێنم، خۆتانە بێ بیخوێنەوە داواکاریەکان چییە. ئەم فۆرمانە هەمووی لە وێبسایتەکە ئاماژەی پێکراوە کە تۆ ئەبێت ئەم فۆرمانە هەمووی پڕکەیتەوە. اینجا ئەپرسن ئەم فۆرمانە چییە؟ ئەم فۆرمانە توانم لە ڤیدیۆیەکی تر بۆتان باسکەم، بەڵام ئەبێ خۆت بچیت سەیری ئەم فۆرمانە بکەیت و زانیاریەکان پڕکەیتەوە. هەمووی پرسیار و وەڵامە لەسەر خۆت و خێزانەکەت و ئەزمموی کار و ئەو شتانی کە پەیوەندی بە تۆ هەیە لەم فۆرمانە هەیە بۆ خۆتە چی پڕیەکەیتەوە و ئیمزایەکەیت و ئامادەیەکەی. هەنگاوی دووەم ئەم فۆرمانە پڕکەیتەوە. ئەم پرۆگرامە زۆربەی فۆرم پڕکردنەوەیە، یعنی کۆمەڵێک فۆرمی یاوە بە تۆڵی هەموون بۆ پڕکەرەوە ئیمزایکە. هەنگاوی سێیەم کە هەموو فۆرمەکانت پڕکردەوە، پارەی ئەپلیکیشنەکەت ئەیت و چاوەڕێی وەڵامە بیت. چۆن پارەی ئەپلیکیشنەکەم ئەم؟ بە ئۆنلاین لە ڕێگەی ڤیزان ماستەرکارد، یاخود دەتوانین بچیتە بانقەکە، ئەو بانقەی کە حسابی بانقیت لێ هەیە یارمەتیت بن چۆن ئەو بڕەپارەی بنێری. هەر زانیاریەکیان فۆرمێک بە هەڵەیان کەم و کورتی تیابێت، ئەوە بە ئیمەیل ئاگادارەکرێتەوە. تکایە پەلە مەکەن، هەڵ بە هەموو فۆرمەکانت چەکلیست هەیە، خۆشی چەکلیستێکی بۆ نردویت هەر لە وێبسایتەکەیان هەیە. ئەڵێ ئەم فۆرمانە هەمووی بەدوایە یەک بەیەک سەیری کە چاوێکی پیا بە بخشێنەوە لە ئەخیرەوە بزانت چیت لە بیر کردو، چکە کە سەبمەتی ئەکەی کە ئەینێری ئەگەر شتێکت لە بیر چوو بێ، شتێک هەڵەت کرد بێ، ئەبێستە لە نوێبی نێریتەوە، ئەوە ماوەکەی زۆر دوور و درێژە بێت و ئیتر لەوانێ ببێتە 2 ساڵێت و ئەرپۆستی. هەر گۆڕانکاریەک لە ئەپلیکیشنەکەت بکرێت، ئەوە بە ئیمەیل ئاگادارەکەیتەوە، ئەبێ زوو چێکی ئیمەیلەکەت بکەیت، سەیری ئەپلیکیشنەکەت بکەیت، بزانی گەیشتۆتە کوێ، سیر بکەیت بزانی هیچ شتێکت بۆ نەهاتووە، هیچ نامەیەکت بۆ نەهاتووە، بۆی بزانی ئایا وەرگیراویان ڕەفسە. ئەگەر قبول کرای ئەوە خۆت و خێزانەکەت PR وەرەگرن، یعنی ئیقامەی هەمیشەیی وەرەگرن. سەرەتا لەو باوەڕەیان لەوانەیە بە ڤیزەیەک بێن بۆ ئێرە ڤیزەتان بنێ. ئەنجە دوای ئەوە لێرە کە ئەگەنە کەنەدا ئیقامەکەتان ئێنێ لە ناو فڕۆکەخانە. ئەگە هەر پرسیارێکت هەیە لەسەر ئەم پرۆگرامە لە کۆمنت بۆم بنووسە و هەتا ڤیدیۆیەکی تر و بابەتێکی تر لەسەر کەنەدا هاڕیان منە بێ بڕۆم خواتان لەگەڵ.